سڵاوتان لەبێ خۆشەویستان بە هیوام زۆر باش بن. ئەمڕۆ لە پرۆگرامی خۆم و خۆت میوانداری کەسێکمان کردو کەسایەتێکی ماشەڵڵا زۆر گەورە، کەسایەتێک کە خاوەن ئەرشیفێکی زۆرە، زۆرترین شەهادە کە هەمومان باش دەیناسی و جێگای شانازی هەمومانە، ئەویش ئوستاز خەسرەوجاف کە ئێستا لە ماڵەکەی ئەوین و میواندارەکەی ئێمە قبول کردو و من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەڕاستی لەگەڵ ئەم کەڵە پیاوە دانیشتوم کە ماشەڵڵا نازام لە چۆ باز لە ئارشیفەکانی کەم، باز لە مێژوو جوانەکەی بکەم کە وەکو پێشمەرگە، وەکو دکتۆر، وەکو ئەندازیاری تەلارسازی و لە هەمان کاتدا وەکو نووسەر و پەیکەرساز کە بەڕاستی تەجروبەی حیاتی ئەوە ئەمڕۆ بە خۆشحاڵی و پرۆگرامێکی جوان ئەنجام دەدەین و ئوستازم کاتت باش. باش زۆر تەندروستی چۆنە؟ باشی؟ ئێمە ئەمڕێت دەنگ و فەنگی زۆرە و مهمەیە ئینسان بڵێ باشی. ئەم دەنگ و فەنگەی کە باسی دەکەی یەخەی گرتووی؟ ئەم باسی دەنگ و فەنگی پیری معلومە، ئەوە نییە کە من بیڵێم، ئەوانەی وەک من عمری منیان نابێ ڕەنگە لە من خراپتر بن، بەڵام من لە گوێرەی خۆم باشم، یانی عمرێکە تایتێ ناومە فکرەکەم چەند ساڵێکم ما بێ ئومێدەوارم کە لە ڕێڕەوە کەمە تووشی هەڵە نییە، باوەڕ ناکەم دەبێ بە تەمای هیچ نیم، ئینسانی تەماحکار تووشی هەڵە دێت، من هیچ تەماحێکم نییە، هیچ تەماحێکم نەماوە، ئەو ساعت تەماحم نەبوو. لە سەرەتای لەدایکبوونتەوە هیچ تەماحت نەبوو؟ تەماحم ئەوە بوو کەوا خۆم دروست بکەم، خۆم بسازێنم، خۆم بخەمە ژێر چەکس و سندانەوە کەوا هەڵە نەکەم، ئەوە تەماحم. باش. تەمەنت بەرەو 80 ساڵی ئەڕوە، هەستەکەی پیری یەخەی گرتووی؟ پیری زمانێکە یەخەی کردووە. لە کێوە؟ شتێکە من نەختێ بێعارم وإلا زمانێکە یەخەی پێ کردووە و شعرێکی جوانم نووسیوە بۆ پیری، دوێنێ وا بزانم خوێندایەوە، بەهەرحاڵ واقعەت پیری بە قەناعەتی من پڕە لە زەرافەت، پڕە لە جوانی، پڕە لە وەبەحەتی ئینسان. چێژت لە پیری بینیوە؟ بەڵام چێژ ڕەنگە بەو مەفهومە نە، بەڵام بە مەفهومێکی ئەوەی کەوا ئینسان بگاتە ئەمڕە و کەسی لە عاجز نەبێ یا زۆری لە کەس نەکرد بێ، ئەمە سەرمایە حەقیقی ئینسانە. ئینسان کائینێک و گیانلەبەرێکی تەماحکارە، شکری خوددا منەوە تەماحان نییە. خوا بەزداد. باش، هەنێک کەس دەڵێن تەمەن ڕەقەمە، بەڕاستی ئەم قسەیە ڕاستە، ینی هەر ڕەقەمە بەس ڕەقەمەکان بەرز دەبنەوە؟ نا من لەگەڵەوە نیم. هەیە مەسەرەن پیرێکە دانایە، هەیە پیرێکە بێدەربەستە، هەیە پیرێکە بێوجدانە، هەیە پیرێکە وەکو پردوایە حەزەکە هەموو کەس بەسەریا تێپەڕێ. من زۆرتر خۆم بە پڕ دەزانم. تۆ پردی پیرێکی بووی بە پرد؟ حەزەکەم ینی ئەوەی مەسەلەوە نییە کە ینی بەسەرمان تێپەڕێەوە یەکەوە بتوانم یەکێ داو یارمەتیم لێ بکە بە قسە، بە حەرەکەت، بەچی بتوانم بیکەم بەوە خۆشحاڵم. باش. لەو تەمەنەی کە ڕۆیشتووە چی شتێکەیە کە بەڕاستی حەزەکەم ڕاشکاوبی لەگەڵم زۆر ینی لی پەشیمانی؟ لە هیچی پەشیمانی، هیچ شتێکی ژیان، هیچ حتا شکستەکان پەشیمانیم لەبەرەوەی ئینسان تا شکست نەبینێت لەزەتی سەرکەوتن بایفلتێکە. تۆ وەک کائینێک وەک گیانلەبەرێک شەڕی ژیانە، تۆ لە شەڕایە
جارجارێ سەرەکەوی جارجارێ دەتفڕێنن بەرحاڵ وەختی محاولەم بۆ کردبێ کۆشاوم بۆی سەریش نەکەوتوم پەشیمان نیم. باش شکستت زۆرتر بوویان سەرکەوتن؟ زۆر کەس وەک من محاولەی خۆی کردبێ بەڵام وەک من بەختیاری نەکردووە لەگەڵیا وەیلا مەسەلەن بڵێ من دکمەنم نەخێر ئەمسالی من لە کوردستان و لە وڵاتانی تریشا زۆرن بەڵام بڕێ کەسێ بەختی ئەو فرسەتەی نەداوەتی من ئیمان بە بەخت هەیە بەڕێکەوت لە زۆر شتا بەڵێ لە زۆر شتا ئەتوانم بڵم بڵێ ئەو پەیکەری لەبەر دەرگایە وای کردووە ئەڵێ تۆ هەر کەسەی خاوەنی هەڵی خۆت بەخۆت بچۆرەوە ئەو پەیکەری کە ئەیبیری جا مامۆستا من ئینشەڵڵا منیش بەشێرم. باش طبعا باسی لەزەتی کرد و باسی خۆشی و ناخۆشی کرد باسی بێبەختی و بەبەختبوونەوەی کرد بەڵام بە هیوام هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە چی ئەندامێکی خێزان هەیە لە ماڵەوە پێم باشە سەیری ئەم پرۆگرامە بکە بۆ ئەوەی شتێک لە نەک لە وشەکانی لە پیتەکانی ئوستاز فێر ببین چونکە کەسانی وەکو ئوستاز وەکو دکتۆر کەمن لەم کۆمەڵگەیە و من زیاتر دەشینە ناو تەفاسی بەڵام من خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ کە لە تەنیش ئوستاز دانیشتوم و ئەم شەڕەفەی بە من بەخشی ئەمە تەسەوڕ دەکەم یەکێک دەبێت لە ئەرشیفە جوانەکانی میدیایی من ئەرشیفەکانی من کە من شانازی پێوە دەکەم سپی ئەگە وتیان تۆ چیت کردو کوا سیڤی تۆ دەڵم سیڤی من ئوستاز خەسرۆ جافە ئەمە گەورەیە بۆ من و با بچمە ناو بابەتەکان 142 کتێب لەدایک بۆ لای جەنابەت هەستەکەی کۆمەڵگای کوردی خوێنەرێکی باشە بۆ کتێب؟ ئەبەدە ئەو سات زۆر لە ئێستا باشتر یعنی توانم بەڵام شەڕتەکان هەفتاکان هەشتاکانیش نەوەدەکانیش لە ئێستا زۆر باشتر ئێستا ئەودەبا لە ساڵێکا یەک کتێب ناخوێنێتەوە من جاران کتێبێکم دەرێت و وەخسە ناو پیکاپێک عنوانی خەڵکەکەمە داف ئەمە بۆ فلان کەس و فلان کەس و فلان کەس ئێستا هەر جانێکی ئەوەندە دەرێت بێ کتێبێک نادەمە یەک ئیلا مەگەر خۆی بێداوە بکە جارانم نا بەردەم ماڵیان ئێستەوە ناکەم چەندزان نایخوێنێت لە باچەوەی دەمە مؤسسات ئەیدەمە کۆلێجەکان ئەیدەمە کتێبخانەکان ئەیدەمە ئەو ڕێکخراوانەی کەوا موجودن و کتێبخانەیان هەیە بۆ لەو خەڵکەکە لە کتێبخانە تۆراوە بەڵام داهاتوو با پێ لێوێ بێ باشترە تا لای کابرایەکی گەمژەی نەخۆندەوە ئەم شتە بۆتە خەم و خەفەت بۆ جەنابەت ئەمەی کە باست کرد خەفەتی تەکتان من نییە ڕەنگە زۆر کەسێ وەک من فکر بکاتەوە کە ئێستا ئەو خەڵکە بۆ لە کتێب تۆراوە یعنی بە سەبەبەکەی دانم من تەبان هۆکاری ئەم ئامێرە تازانەیە ئەمە کە ئەنتەرنێتە فەیسبووکە نازان چییە سەقافەتی فەیسبووکی بدا لە سیروان پێی تەر ناکە چون سەقافەتی فەیسبووکی قشریە تیۆژیە عمقی نییە وە کتێبێ خوێنتەوە تۆ کتێبە خوێنتەوە کتێبە تۆ هەواڵەکەەوە کتێبێکی تر ئەو کتێبە داتە دەست کتێبێکی ترەوە ئیتر ئاوا زەنجیرەیەکە بەدەمیەکە بەڵام خەڵک سەیری ئەوە کا بۆی بخەوێ بنوێ شتێکی فێرەوێ ئەو شتە ئەوەندە ڕووکەشە جاران من لە بیرمە کە کۆڕێکە کرا 3 کەس 2 کەس بەشدارە بوو لە مناقەشە ئێستا 50 کەس لە کۆڕێکە نایۆنوتێ 50 کەس
من فكر منەوە کردێت هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە شتێ فێر بووە لە فەیسبوک و ئینتەرنێت و ئەمانە دەیەوێت ئیلا بیڕێ بۆیە ناوی خۆیانێت و ڤیدیۆ دەوەسێ ئەمە گرفتە گرفتێکی نەتەوایەتی ئەمانە و داوای بۆ نەکەم ئەم حاڵەتە کە ئێستا لەناو میلەتی منەتوایە بە حەقیقەت نەخوازراوە حاڵەتێکی یەکجار من لێی پێی پەرێشانم بە حەقیقەت و بەداخەوە دەستگایەک وەزارەتێک جەهاتێک کورتزان و ئەم حزبانە هیچ کامیان نیە لە فکری ئەم گرفتە گەورە نەتەوایەتیە نین فکری لێ ناکەن باشە ئەوە ئەو خەڵکە فکری لێ ناکاتەوە تۆ خۆت بە سەرپەرستی میلەتە زانی تۆ خۆت هەر نەوێ خەڵکانێکی زۆری تەرەفداری خۆت کاکە فکر لە پلانی ڕۆشنبیری بکەرەوە والله میلەتێک پلانی ڕۆشنبیری نەوێ ملیاردەها ملیاردی بیە هەنگاوی ناڕاتە پێش ڕۆشنبیری ئەم ساختمانە بڵند و بەردانە نییە ڕۆشنبیری لێرایە لە عەقڵە عەقڵ ئێمە لە مادەقاین لە تەنگەبەریان ئەلان باشە خەفەت لە چی لە تاکی کۆمەڵگا دەخۆی ئەمە یەکێ لە خەفەتەکانمە لە ڕۆشنبیری یەکێکی یعنی حاڵەتێکی گرنگی مەسەلەکەیە وەلا من مانگی جارێ ناڕمە دەرێ هەر لە ماڵم یا خەریکی خۆتنەوەم یا خەریکی پرێک مەسائلی هونەری بچووک و سادەم لەبەرەوەی ئێستا ناتوانم پەیکردتاشی بکەم لەبەرەوەی جیهازێ لەسەر دڵمە ئەوە ئەم ئامێرانەی کەسا پەیکردتاشیوانە بە ئامێرانە دەکرێت ئەو ئامێرانە زدی ئەوەیە ممکنە و دەستگا بۆستێ دکتۆرەکان پێمیان وتووە جەکەوەتە حاڵەتێکە ڕەنگە زۆر کەسی تریش وەک من هەستی پێ کرد بێ یا ممکنە نەوێرە باسی بکە یا لە بترسە یا لە برسە یا کارمەندی جێگەیەک بێ من لە حەق وتن بۆ بترسم تا کە حەق بڵێ حەقیقەت بڵێ من زۆرسۆزی میلەتێکی خۆمم باوەڕ بکە ینی ئەو چوار پێنج کوڕە گەنجی کوردی کەرکووکە کوژراوە شێو خەوم لێ نەکەوتووە تا بەیانی لەناو ئەم زەرفە شتێکی تێدایە حەزەکەم خۆت بیکەیتەوە بسم الله هێنامتە سەر سفر ئەستەغفر الله بۆ چون بە حەقیقەت لە هەر قۆناغا کابم ئەو حاڵەتە دەمێنێتە سەر سفر ئەو خانمە 54 ساڵ لەگەڵ منە بە فەقیری بە دەربەدەری بێوەتەنی دەوڵەمەندی بە هەموونەوەی لەگەڵ منان بوو من ئەگەر وەفام نەبێ بەرامبەر 54 ساڵ ژیان کەی بەشەرم هەرچیم نووسیۆ گشتی درۆیە کەواتە هەر هەنگایەک هەر قسەیەک بکەم ئەساسی نییە بنەڕەتی نییە بۆیە وەفا صفەتی پێغەمبەرانە وەفا جەوهەری ئینسانە وەفا ئەخلاق وجدانە ئایینە وەفا شوعاعی خوایە دەمن بەو شێوە فکرەکەم لە
هاوسەرێک ئەمە وێنەی هاوسەری کۆچکردوتە ئینشاءڵڵا ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ. ئەگە قسەی دڵی خۆت بەرامبەر ئەم وێنەیە بکەیت چی پیاڵی؟ بەنەخۆ دنیای خۆشی یەک عالم پەژارێک هەردووکی پەژارەی دووریت بۆ من تەواو نابێ خۆشی بەس نییە لەم فرسەتا ڕوخساریم دیدی هەوێنێکی بەردەوامی خۆمە. باش چیت هەیە بۆ ئەو پیاوانەی کە بەڕاستی پیاوسالارن وشەی تاڵ بەرامبەر بە ئافرەت و بە حەڵاڵی خۆیان بەکاردێن و دەست بەرزکردنەوە تۆ چیان پێڵێ بەوانە؟ زلتە دەلام پیاوسالاری لە دنیای ئەمڕۆ مەوجود نییە، لە دنیای پێشکەوتن و خاوەن فەرهەنگە ملەتی فەرهەنگی پێ پیاوسالاری چیان نییە. من بەڕەڵای ناڵێم لەگەڵ بەڕەڵاییان نین، بەڵام لەگەڵ ژیانە هەم ژیانێکی ڕاستەقینە دوور لە زرتەبۆزی و من بەرە ناو وردەکاری مەسائلێک وەئیلا هەڵێ ڕێژەم لێم گەڕێتە ئایلا. باشە بیرت لە دوای کۆچی دوای هاوسەرەکەت بیرت لە هاوسەرگیری تر نەکردەوە؟ لە قەبیلێ من بمرم و زندە بمەوە زندە بوونەوە بۆ من مەوجود نییە. من هەرەمەم کە هەم هێزی تەواو دڵت بۆ کەس دەی نەداوە؟ ئەپەتەن ئیسلاقا دڵێکم نێتا لێیدا دڵ بۆ یەک کەسە؟ نیمە موجودێکم ئەڵەن ئەحساس من ئێستا هەرچی ئافرەتی دنیاە بە خوشکی خۆم ێزانم حەزەکەم سەیری جوانی بکەم لەبەرەوەی مهنەی من جوانیە حەز بە جوانیکردن لەبەرەوەی کاروباری من اختصاصم جوانیە سەرافەت بجوێنم چی ئەدەب چی وەک پەیکەر چی وەک شێوەکاری چی وەک دیمەن چی وەک حیوان چی وەک سرۆژ ئەوەی کە جوان بێ بۆ من قابلی ستایشە قابلی ئەوەیەکەوە تۆ هەر نەبێت ئەگەر گوێ لە ستایشم نەگرێ هەر نەبێ ئەحساس بکاکەوە یەکی وەک من دوعای بۆکە بۆ ئەوەی بەردەوام بێ لە ژیانە هەر نەبێ. باشە چی ئافرەت لای تۆ جوانە؟ نەکەر ئافرەت پیا و ئافرەت من وا نازانم فەرقێکی ئەو توی پێ بەڵام لێرە فەرق و جیاوازی زۆرە. من کارم بە عەقڵێتی خەڵکۆ نییە، من کارم بە عەقڵێتی خۆمەوەی سوالەکە تەوجیهی منەکەی وانە ئەمن بایۆلۆجیەن ژن و پیا و یەک حاڵەتن لە ناحیەی بایۆلۆجیەوە شتێکە ئەو پیاوە بەهێزترە لە ناحیەی بەدەنەوە وەئیلا لە عەقڵا لە من کەمتر نییە. باشە دنیا کێی باتە ڕێوە؟ خۆتی باتە ڕێ عەقڵی باتە ڕێوە کۆتە تا عەقڵ مابێ ئەخلاقش هەیە. ئەخلاق بەشێکی سەرەکی ئاینە. تا ئاین من مسلمانم بەڵام خەڵقی تری شێ میلەتانی ترە مسلمان نین بەڵام ئەخلاقیان هەیە. ئەخلاق دنیا باتە فێوە. ئەخلاق بۆ لای خواوە سیستەمێکە کە بەشەریەت لەسەریا هەنگاوە. باش
قسەی تۆ چێ لەسەر فرەژنی فرەژنی ئەزانی چی گوێ لێ بێ تۆ ئەگەر بڕۆیتە سەر مەسایلێکی بایۆلۆجی بینی نێر و مێ وەک یەکن نیاز باوەڕت پێیەتی تۆ باڵێت نەک باوەڕ مەسەلە شتێکی علمیە زانستەوە حتا لە بڕێ مەسایلە ژن بەیەسرە تا پیاو فرەژنی ئەوەیە کە بە پێی ئاینەکەمان ئاینی ئیسلام چواری حەڵال کردو بەڵام مەرجی هەیە ئەوە نییە کە لێگەڕە چوار نەخێر بە پێی مەرجی ئاینی ئیسلام تۆ دەتوانی چوار بێنی بەڵام بە پێی مەرج وەیلا تۆ ژنت هێنا ژنێتر تێنا سەری ئەگەر نەخسێکی نەبێ کەواتە تۆ مەرجی یەکەم ڕۆی مەرجی سەرەکی ڕۆی بۆیە ئەو مەرجانە زۆر گرنگە کە پیادە بکرێ ئایا هەموو ئەوانەی کە بەو شێوە ژنیانی ناو مەرجەکانیان ئەنجام داوە تەسەوڕ هەست دەکەی ئەنجامیان دابێت مەم خەرە ناو هاچادەوە مەم خەرە ناو ئەرێ لێم گەڕێ بۆ لێت گەڕێ زانی بۆ لێم گەڕێ لەبەری ناگەینە نە تۆ گەیتە نەتیجە نە من بە باتێکی تر کە خەڵک استیفادەی لێ بکە دەڵێن گۆرانی ئامۆزا لای تۆ خۆشترین گۆرانیە بەڵێ هەرچەکی لەبەرەوەی ئەو گۆرانیە خێزانم حەزی لێ کرد ئامۆزاشت لای خێزانم ئەو گۆرانیە گۆرانی یەکەم بوو ئەس دەکەم گۆرانە بەس بۆ تۆ وتراوە من شخصەن خۆم وازانم کە تەنها کەسێکە ئامۆزای خۆی خۆشویستووە منم تەمەنوان نییە بەڵام من وا هەست دەکەم تێگەیشت باش چیرۆکی شێعری حەرام بۆ چێ نووسراوە شێعری حەرام ئەوڵان حەرام ئەبێت سنوورەکەی بزانی جوان تۆ وەختێک سنووری حەرام نەزانی ناتوانی تەرازە بگریتە دەستەوە کەیر و کێشانەی حەرام ئاسان نییە حەرام یا حەڵاڵ مرتەبیتە لەگەڵ وجدانە لەگەڵ هەنگاوە لەگەڵ ئاینە لەگەڵ ئەخلاقە لەگەڵ تعاملە لەگەڵ تەفاعلە لەگەڵ ئینسانە ئینسان وەک کائین وەک گیانلەبەرێکی زێند و ئەگەر ئەم سیفاتانی نەبێ باوەڕ ناکەم بتوانێت دەست بدا لە لا ناوەڕاستەوە تەرازۆ کاڵگرێ ئەبەت شێعرێکت هەیە بە ناوی بۆن ئەرێ لەبەرم نییە بەڵام ئەو شارە بۆچی بۆن یەک بەیتیم لەبەرەوە بزان ئەو ئافرەتەی نەزانێ بۆنێ خۆش هەڵبژێرێ کە مێردەکەی ژنی هێنا فاتیحا بۆ باوکی بنێرێ یعنی بۆن بە حەقیقەت مەرجە بۆ ئافرەت بە تایبەت و بۆ پیاویش یەکەم جار بۆ ئافرەت بۆن حالەش تۆ ڕەنگە بۆنی خۆش ئەگەر بەکار نەبەی قەینا بەڵام لەشی ئینسان خۆی بۆنی زۆرە بۆنی من دەستە بۆنی جێگەی ترە بۆنی لوتە بۆنی گوێیە بۆنی جێگەی ترە ئەم بۆنانە تۆ بێ ئەگەر لێ نەبێ ئەوێتە حاڵەتێک کە بەوا ئەناسرێ
من ئافرەت بە بۆ نادەناسم هەر کەسێک بۆنێکی تایبەتی هەر ئینسانێک جگە لە ئافرەت هەر ئینسانێک بیخەیتە ژێر تدی و تەحلیلەوە خاوەنی بۆنێکی تایبەتی لێوی تر ناچێت. باش بۆنی چەند ئافرەتت کردو؟ فەلسەفەی من فەلسەفەیەکی لە ژیانە تەمان هەر کەسێک فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەیە بەڵام من لە خێزانم زیاتر ئافرەتی ترم نەدیوە ڕاست ناکەم بەڵام تۆ باسی خۆشەویستیەکەی یا باسی ئافرەتەکەی کفەر دوو حەڵەتی جایە حەزەکەم ئەم پرسیارە خۆت وەڵامی دەیەوە دوو حەڵەتی جایە خۆشەویستی جایە خۆشەویستی بە حەقیقەت دیارێکی خوداوەندە ئەیداتە ئینسان بەڵام مامەڵە لەگەڵ ئافرەتاکردن ئەویان بە قەناعەتی من ئەوە هەوەتە هەوەتێکە هەر پیاوێ ئەو هەوەتانەی هەیە بەڵام ئەو خۆشەویستی نییە وە بە قەناعەتی من ئەوەش پەلان نییە لە خۆشەویستی ئەوە نیازە گەشتبینی بە سەربەخۆیی کوردستان بێشک بەڵام درەنگ و زووی هەیە ئەوە مەحاڵەکە نەبێ ممکنە من و تۆ نەیبینین بەڵام ئەبێ سەربەخۆیی ئەبێ باش یعنی ئەوە نەقسێکی جەهانیە بۆ بەشەریەت کە ئێمەی کوردوین نەک نەقسی نەتەوایەتی خۆمان نەقسە بۆ عاقڵ بوو حیاتی دیموکراسی میلەتان کەوا وا تێفکرێن ئێمە سەربەخۆ نەبین نەقسە بۆ ئەوان بەڵێ نەقسێکی ئەساسێکە خۆمانی بەڵام بۆ نەبێ ئەوانش کەم حەرامزادە نەبن ئەوەندە حەرامزادە بێ حەدەد باش بە دڵنیایەوە ئەوەی کە جەنابەت باسی بابەتی ڕیفراندۆم بابەتی سەربەخۆیی ئەمە حەقێکی ئێمەیە بەڕاستی بەڵام ئیتر لە بەپێی مروری زەمان بەپێی ڕۆشنی کاتەکان دڵنیام ئەم خەونە دەبێتە ڕاستی وە پێشم خۆشە بەڕاستی ئێوە بیبینن تا ئێمە چونکە ئێوە دروستان کردو ئێوە گەیاندونتانە ینی گەیشتونێتە ئەم مەرحەلەیەکە من نایبینم ئینشاڵڵا دەیبین بەشەرەفم نایبینم ممکنە ئومێدوارم تۆ ببینی ئینشاڵڵا تاکێکی کورد بیبین ئەو وەختە بینیت بیری من بکەرەوە ئینشاڵڵا وەیلا ئەو خەونەیەکەوە بۆی کۆشاوین چی کۆشاوین دەربەدەریمان دیوە پێشمەرگایەتیمان دیوە باشە زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم دەوە کام سیاسی کورد خەمخۆری کووردە من لە خوێندنەوەیشا کەسێکم نەدیوە وەک مەلام سەفای بارزانیکەوە ئەو شێوەی خەباتەکەی پڕ بووە لە تەساوفێکی ڕوت ینی ئەو خواردنەی ئەوەی خوارد پێشمەرگەی خوارد ئەم حاڵەتە من لە کەسی تر نەمبینیوە دوای ئەو نەیشم خۆندێت تۆ لە وڵاتانی تریشا کێی تر وەک ئەو وا بووە یا وایە بۆیە ممکنە تۆ لە من بپرسی تۆ ڕازیت لە خۆت من ڕازی نیم بەڵام هەر ئەو پاوەرەیە کە پاوەری بارزانی نەمرە کە لە عاقڵی منە جێگیر بووە ممکن نییە تازە ئەوە چەند ئەوە 62 ساڵە بەو فکرەوە خەوتوم هەڵساوم شەڕم کردووە پتێ کۆشاوم هەرچیم کردی ئێستا باڵ ناکەم کەس بکاتە ئەوە یا کەس گەیشتێتە ئەو
گلەیی چی تێ لە سیاسەکان؟ کۆڵە 2 ملیۆن گلەییمە وەکەو میلەتە گلەیی تۆ باز گلەیی مەکە گلەیی تۆ خۆت دەمت بکەرەوە پرسنگتە لە گلەیی وچی من لە ئاسمانە دەکەوتمەوە خوارێ منیش گلەیی منیش وەکەو خەڵک باشە لەوانەیە حسابی جەنابە زۆر جیاوازتر بێت لەگەڵ خەڵکێکی تر گلەیت گەیاندۆتە سیاسەکان؟ هیچ شتێ بێ سیاسەت نییە هیچ هەنگاوێک هیچ هەڵوێستێک سیاسەتیان چی ینی مەنفەعەتی کۆمەڵێک ئەو سیاسەتە ڕەنگە من ئەوەی کەوە بە خەیاڵی خۆم کە بۆم نەکراوە بەوەش رازیم دەبووە چیت بۆ کراوە؟ ئەگەر قیاسی خەڵکی تر بکە یا زەبووە ئەگەر هەموو کەس وەک من باە ئەلعان یەک کەس تەحملی ئەو سەبرەی من هەم بووە ئەو تەحملەی نەدەبوو منیش ویستم بڕۆم ڕاستکۆ بەڵام خێزانم نەیەڵا وەختی لە حەیاتە ویستم بڕۆم لە وڵاتێکا لە جێگەیەکا دانیشم بوو دوور لە کێشە و مێشە و هەراو بە زمانە تا لە حەیاتە وتی نابێ بڕۆی مامۆ ئێستش ئەم عمرە قسەی ئەو ناشکێنم ئەبەدان آخر سیاسی کورد کە بینی بێتە چێ بوو؟ کۆتا دەرکەوتنی تۆ لەگەڵ سیاسێک کە هەبوو بێت چێ بوو؟ 2 مانگ 2-3 مانگ پێش بوو جەنابی کاک مەسعودم بینی وە ڕێزێکی زۆری لێکردوم هەر نەبێ بەوە خۆشحاڵم دڵنیام لە زۆر پرۆگرامە لەوانەیە باسی وەسیەتت کرد بێ وەسیەت بەڵێ بەڵام ئەو وەسیەتە چییە کە تۆ تا ئێستا باست نەکردووە کۆ تا وەسیەتی ژیانت بێ؟ من بەتەمای هیچ نیم کە کەسە سەوایش هەر تەنها بەتەمای ئەوەم کەوا خەڵکم لێ عاجز نەبێ ئەوە بۆ من گرنگە وەئیلا تەنها وەسیەتمەوەیە کە ئەلعان حەزەکەم لە جێگەیەکە مەزارەکەم لە خێزانمە نزیک بێ ئێستا ڕۆیشتە دەرەوە سەیری ئەو مەزارە بکە کە بۆیم کردووە بیبینە باش لەگەڵەوە هیچی تەماعێک ترم نییە شەوان پێش ئەوەی چاوەکانە بچێتە خەوەوە فرمێسکێکی زۆر لە چاوەکان دێتە دەرەوە ڕاستە؟ درستە ئەمە درستە کێ بە توێ تووە درستە بۆچی ئەگری؟ بۆ وەفا بۆ مادووبوون بۆ گوزەشت ینی فکری لێ بکەرەوە من پێشمەرگە بوومە خێزانم دەستگیرانم بووە ئەو لە تارانە ژیاوە و کچی داوبەگی جاف بوو منیش پێشمەرگەیەکی ڕووتاو کە هەر لەحزە ممکن بکوژ ئەو دەستبەرداری من نەبووە بەو هەموو بێ هیچیەوە ینی مەسەلە ئەخلاقە مەسەلە عیبادەتە عیبادەت کە ئینسان ڕاستگۆ نەبێ لەگەڵ خۆیان لەگەڵ خۆیشە ڕاست نابێ من لەگەڵ خۆمان ڕاست دەکەم ڕەنگە لەگەڵ تۆ درۆ بکەم
بەڵام من لەگەڵ خۆمان درۆ ناکەم کەواتە هیچ مەفاهیمێکی لەزەتم بۆ مهم نییە ئەبەدا گریان بەتاڵ بوونەوەیە خۆ شتێک نییە بەدەست خۆت بێ یا بە مەناجیوە گریان مەناجی نییە من مناڵەکانم بەوە ناڕەحەتن کە جارجاریاکردیم زۆریش دەبێنم کوڕم یا کچم بەدەست خۆم نییە من بەشەرم دەگریم پێکەنم باش ماندوم کردی ئەمڕۆ نانەنا من لەگەڵ ئینسانێکا بم دوێنێ استفزازم بکە خۆشم لێ دێت چون استفزاز کردێ مەتوانم بڕەچت هەیە کە بۆ لەگەڵ یەکێکی ترا باسی ناکەم لەگەڵەوە باسی بکەم یعنی چی یعنی ئەوێتە حاڵەتێکی سازەندەکەوە خەڵقی تریش لەزەتی لێ بووە چون تۆ من استفزازم کە بۆم هەرۆژێنی کابرایەک نیم لە حەقیقەتەوە دوور بکەوە یا لەبەر خاتری تۆ بڕەچت هەیە بیڵێ نا ئەبەدەن لەبەر خاتی هیچ کەسی ناڵێ لەبەر خاتی عەقڵی خۆم نەبێ تەجربەی خۆم نەبێ تەجربەکانیشم زەرەری بۆ کەس نەبووە تا بە ئیمڕۆ و ڕەنگە لەزەتیشم بردوێ لە بڕێ پرسیارت باش دیمانەیەکە چۆن بینی ئەم مقابلەیە چۆن بینی تۆ قسەی تۆ بۆ من چییە مدوارم وەک تۆ چەند کەسێکی تر وا ببوورم ئەم ناڵێ وا حەرامزادانە بڕواتە ناو پێچ و پەنای مەوازیعەوە ئێدی من ئەو حەرامزادەکەم زۆر پێ جوانە ئوستاز من زۆر دڵخۆشم بەڕاستی و ئاوات هەر ئەوە نێت تۆ شوقەیەکە تەبێ و سارەیەکی جوانە تەبێ و یاخود ڤیزایەکی وڵاتێکە تەبێ و یاخود سەفەر بە وڵاتێکی خۆش بکەین ڕاست ئەمانەش خۆشن بەڵام ئەمەش ئەم دیمانەیە یەکێک لە ئاواتەکانی من هیچ مجاملەت ناکەم و پێویستش بە مجاملە نییە و ئەمە ئەگەر بڵێن سبەی ماڵاوایی لە میدیای کوردی و لە کارەکەی خۆت بکە هەستەکە میژدانم زۆر ئاسوودەیە لەبەرەوەی لەگەڵ کەسێک دانیشتم و پرۆگرام ئەنجامدا کە ماشەڵڵا چۆن بەحر کۆتایەکەی دیار نییە ئەوەندە گەورەیە لەگەڵ بەحرێک دانیشتوم کە جێگای شانازی بووە هەمومان و منیش وەکو ئاوازدانەر هەڵکە و زای دەڵم بەڕاستی تۆ ئەفسانەیەکی کوردی ئەبێ هەمومان قەدری تۆ بزانین ئەبێ هەمومان شت لە جەنابتەوە فێر بین و جەنابەت قودوەی جەنابەت زۆر گەورەی جەنابەت کارەکانت جێگای ڕێزە جێگای تەقدیرە پیرۆزە خۆشحاڵم بەڕاستی دیارە من بەختم ئێشتا ماوە ئێشتا بەختم ماوە دەوەیت چون لەم دوای عومرەما دیمانە لەگەڵ کەسێکا کەم کە توانی استفزازم بکە و بڕێ قسە هەیە بڕێچت هەیە کە لەگەڵ خەڵکی چرا نەموتووە لەگەڵ ئەمە باسم کرد ئەمە پەشیمان نیم بەرعکس خۆشحاڵم کە توانیت بە پلایز لە دەمم دەربێنێ بە پلایز ئەدی مای خۆشحاڵیم بوو کە لەگەڵ تۆ ئەم دانیشتم کرد هەروە ئەم کوڕانەی زەحمەتیان کێشا ئومیدوارم ئەم چەند ساڵی ژیانم ماوە بتوانم خزمەتی میلەتەکەمی زۆر سەرکتیا بکەم
زۆر سپاس بۆ جەنابەت، زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە. بە هیوام تاک بە تاکی کۆمەڵگای کوردی لە ماڵەوە سەیری ئەم پرۆگرامە بکە، لەبەر خاتری مننا، لەبەر خاتری مامۆستا، لەبەر ئەوەی کە هیچ نەبێت دووشتی لێوە فێر دەبن لە تەجروبەی حیاتی. و سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەم پرۆگرامەم ساز کرد. سوپاس بۆ بینەربوونتان بەڕاستی، سوپاس بۆ ئوستازی گەورە، سوپاس بۆ مۆڵتی براندیش کە سپۆنسەری جلەکانی منە و لە هەمان کادا سوپاس بۆ میێڤان گروپ کە پرۆداکشنی ئەم پرۆگرامی خۆم خۆتی لاستۆ گرتەوە، سوپاس بۆ مخریژی پرۆگرام، دەرهێنەری پرۆگرام کاکە بڵند. سوپاسێکی زۆر 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 گەورەش بۆ جەنابەت. گەلێک خۆشحاڵم کە لەگەڵ تا ئەم دیمانەم کرد. بە حەقیقەت پێم خۆشە لەبەرەوەی ئەم قسانە لەگەڵ کەسی تیان نەکردووە. چەوەندە ئەم قسانش کە تۆ وەکوتم تۆ بە شێوەیەکی لێزانانە توانیت لە دەم مۆدەری بێنی. خۆشحاڵم نەخسێ ڕەحەتترە بم ئەقەلەن یەکێک توانی حەز بە ئالامەکانم نەخۆش ژانەکانم ئێشەکانم ئەوانە بکامە ئەوم پێخۆش. ئەمڕۆ تۆزە دڵێکی باشمان کرد. سپاس. مەمنون. هەر هەبی. تەشەکر. خۆش هەر ساڵ.